سلااوان لەبێت دیارە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران ڕاگەیەنراوێکی بڵاو کردوێتەوە باس لەوە کاتن بەهۆی کارکردن لە یەکێک لە پرۆژەکانیان کەوا پرۆژەی دەواازەی شارە بەهۆی دروستکردنی و بەرزە پردە لە دەواازەی شوار پرۆژەکەیان پێویستی بە کار تێداکردن و گواستنەوە ئەبێتن بۆیە بۆ ماوەی 3 ڕۆژ بەشێک لە گەڕەکەکانی ئیدارەی سۆران ئاویان بۆ ناچێەوە بێ ئاو دەبن و ئاگاداریەکان بۆ ئەو بڵاو کردوێتەوە کەەوە هاوڵاتیانی ناوچەکە دەست بە ئاوە بگرن. من بۆ زانیاری زیاتر و قسەکردن لەسەر ئەو بابەتە ئەچمە لای کاکسەنار ڕوستایی. کاکسەنار ئەگەر بیتە ئێرە بەڕێوەبەری بەشی چاکردنەوە لە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران سلااوت لێ بێتن چەند ڕۆژ هاوڵاتیانی سۆران بێ ئاو دەبن و گەڕەکەکان چین؟ ئێوەش بەخێر بێن بۆ گاندنی ئەو پەیامە دیارە بەهۆی دروستکردنی ئەو شەقامە ئەو مەسەرپلانەی لە زارگەری لۆ سۆران شەقامی گەورە دروستکردنی بەرزە پردێک ئەوە بوو کە بۆڕیمە بۆڕی دەینجی دوو دانیان بۆڕێکی 16 ئینجی سێ هێڵی سەرچی زارگەری سۆران بوویتە بربەست لە بەردەم ئەو شەقام ئەوەش لەسەر ڕاستپەردەی بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران هەستین بڕیاریان دەکا بۆڕیانە بجوێزینەوە وەزایدان زیادکردنی دوو بۆڕیت کە بۆڕێکی 16 ئینجی بۆڕێکی دێ ئینجی لەوەی لۆ داهاتوو خۆتە نەزانن وەکو ڕاگاندن ڕۆژانە ئەو شارە بەرفراوانە بی ئەوە بوو کەوانێک کە زیانمەند دەبن لەو ڕاگررتنی ئاوە کە لە ڕۆژی شەمە دەست پێەکەن ئەستە بواری جێبەجێکردن گواستنەوەی بۆڕی دوو بۆڕی دەئینجی لەگەر بۆڕی 16 ئینجی بیتەوەی دەبێت ڕێڕەوەکەیان بگۆڕین بۆیە داوا لە خەڵکەکەین لە ڕێی بە ڕێزەکەتان گەڕەکی باپشتیان دەوروبەری مستەشفای ئاشتی گەڕەکی بەختیاری خوار تەرفلایەتی ڕێخستن ئازادی تەواوی ئازادی ئەوانە لە شەمە تا دووشەمە زەرمەند دەبن لە ئاو بۆیە لە ڕێی کەناڵی بەڕێزەکەتان داوا ئەکەین کە دەست بە ئاو بگرن ئەو سێ ڕۆژانە. ئەم پرۆژەیە گواستنەوەی ئەم بۆڕیانە هیچ کاریگەری لەسەر باشبوونی ئاوەکە یاخودتەنها لەبەر چاکردنی و بەرزە پردە گوازرێنەوە خۆی گواستنەوە بەڵێ ئەو بربەستە لە بەردەم ئەو بەرزە پردە گۆڕینی ڕێڕەوی بۆڕیەکەمان بەڵێ یەک حکمەتی کەی تێدا ئەویش ئەوەیە دوو بۆڕی دەئینجی بۆڕێکی 16 و بەڵام ئێستا ئێمە چمان کردە لەگەر گواستنەوە ئەو بۆڕیە دوو بۆڕیت کەشمان زیاد کرد یەکیان 16 یەکیان دەئینجی ئێستا بوویتە هێڵی زارگەری سۆران بوویتە 5 بۆڕی. بەشێک لە گەڕەکەکانی سۆران ئەم ساڵ گرفتی ئاویان هەبوو ئاو کاتژمێر و نیوێکیان بۆ ئەچوو هاوڵاتیان داوای زیاتریان ئەکرد ئەم گرفتە چۆن چارەسەر ئەکرێتن پرۆژەکان پێویستیان بەنوێکردنەوە نییە؟ خۆی گرفتیمە ئەوەیە ئێمە چەند مانگێکە مەسەرپلانێکماندانا لە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران کە هەفتانە دوو کۆبنەوە سێ کۆبنەوە ئەکرێن ئێمەش وەکو ئەوەی کە مەسەرپلانەکەماندانا لەسەر ئەو کێشە و گرفتانەی کاوینان ڕوبەڕووی هاوڵاتیەکانمان ئەبیتەوە. گرفتی گەورەمان ئەوەیە کە وەختی خۆشەبەکات دانرا لە سۆران چونکە ئەو شارە زۆر بە مدەیەکی کەم گەورە بوو 50 مار بووە بۆڕی سێئینجیان لۆدانا شەبەکاتی سێئینجی بەڵام ئێستا بوویتە 150 مار 200 مار تاوان پێویستی بەوەیە کە ئەو شەبەکاتە بگۆڕێ لە سێی بکرێتە 4 لە 4 بکرێتە 6 لە 6 بکرێتە 8 بۆیە ئێمە هەفتانە دوو کۆبنەوەمان هەنە لە بەڕێوەبەرایەتی ئاوی سۆران بە هاوبەشی لەگەر ئیدارەی سەربەخۆ بتوانین پلانمان هەبی لۆسارەکانی ئایندە کە بتوانین هاوڵاتیەکانمان ڕزگار بکەین لەو کەمی ئاوە. زۆر سپاس بۆ کاکسەنار ڕوستایی بۆ پێدانی زانیاریەکان لەسەر ئەم بابەت. زۆر سپاسی ئێوەشەکەم کەو پێمەتان گاند هیوای سەرکەوتنتان لە ئەخوازم. زۆر سپاس بەڵێ ئەمە بەگشتی وەک کاکسەناری شاماژەی پێدا بۆ ماوەی 3 ڕۆژ هاوڵاتیانی بەشێک لە گەڕەکەکانی ئیدارەی سۆران بەهۆی کارکردن لە پرۆژەی دەواازەی سۆران کەوا بەشێک لە بۆڕیەکانە گوازرێنەوە بۆ ماوەی 3 ڕۆژ ئاو ناگاتە بەشێک لە گەڕەکەکان بەڵامەتەواوی زانیاریەکان بوون من ئەگەڕە مۆلایەوە.